نامەیەکم پێگەیی هەروە گوڵاوی پەرچەمت وەسوەسەم کرد ئەی خوداکەی دەم بنێمە ناودەمت خۆزگە دەمزانی لە غوربەت کێیە بێ من هاودەمت خۆ دەزانی گیانە بۆ من ناکرێت تەرکی غەمت چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چۆن بژی من تۆ لەوێ من لێرەوە وێنەکەت دەرمانی سەرجەرگی برینداری منە وەختی دڵتەنگی بەبێتۆ هەر ئەوە یاری منە دیتنی ڕووناکی بۆ دوو چاوی جۆباری منە تاکو لێت دوورم عەزیزم شیوەنت کاری منە چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چۆن بژی من تۆ لەوێ من لێرەوە نامە سەرد و چاوی تەڕوێنت لە دووی ماچکردنی سەردڵی شێواوی خۆمەجێی لە پاش هەڵگرتنی شەمع ڕوود بۆ من حەیاتی باقیە هەڵکردنی وا لە دڵ هاڵاوی بەخوا حەستەمە لابردنی چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چۆن بژی من تۆ لەوێ من لێرەوە سەیری کوردستانی چۆڵکەم یا تەمی کوێستانی دڵ داخی دووری تۆ بچێژم یا غەمی هیزار لە مل ئەی خەزانی غەم بڕۆ باشین بێ باغم چڵ بە چڵ ئەی فەلەک بابێ بەهارستانی من یەک چەپکە گوڵ چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چۆن بژی من تۆ لەوێ من لێرەوە شێت و ماخولیای غەمی تۆم گیانە من دێوانە نیم مەستی جامی مەیلی تۆم و ئەهلی نێو مەیخانە نیم ڕاستە سووتانم بەڵام بێ شەمعە خۆ پەروانە نیم خاچی کوردستان دەڵێ پێت ڕۆڵە من وێرانە نیم چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چۆن بژی من تۆ لەوێ من لێرەوە جانەکەم پێدوانە بێ شانۆی گەزاف و لافمە مەیلی تۆ نیشەی دڵی خەمدی و سینەی سافمە هێرشی بەدخوویتە گەردوون موکەنیزەی جافمە هەر شەوی هیجرانی تۆیە مەوریدی ئەو سافمە چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چۆن بژی من تۆ لەوێ من لێرەوە دەردی دڵ بۆ چێ بەیانکەم دڵکە نالاوێتەوە ئەو گڕووی گرتوویە چ بکەم بێتۆ ژیر نابێتەوە بەفری بەفرانبارە بێ بای وعدە قەت ناچێتەوە ئەی خودا کەنجی عەزیزیە و دڵی من دێتەوە چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چۆن بژی من تۆ لەوێ من لێرەوە باوەڕی نایە بەژینم دڵ بەدەست جزیاتەوە خۆشە ڕۆح دەرچێ بەجارێ بیخەمە ژێر پاتەوە چونکە تەنیا هەر دڵێکە و سەد بەڵا دەیباتەوە چەرخی چەپگەرد لێم بەقینە دەست لە من ناکاتەوە چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە چۆن بژی من تۆ لەوێ من لێرەوە بولبولەر مەیلی سەفاتە بێرە لای من لەحزەیەک
نابێ بۆ ناڵین و سووتان قەد وەکو من بەندەیەک، من بە بەندی نیشەدار و تۆش گوڵی سەردەستەیەک، تۆ ورینگەی شیعری ژیر و کە و لە کۆتریش لەنجەیەک. چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە، چۆن بژی من تۆ لەوێ من لێرەوە. گوێت لە بەندی ئاخرم بگرە هەتا ڕۆحماوە پێم، گەرچی ئاڵۆزە بەڵام بمبورە چون شێواوە لێم. تا بە ڕووناکی چرای گۆنات دەبینم دەست و پێم، سەر لەسەر یەخەی غەمی تۆ پڕ بە کوردستان دەڵێم. چاوەکانم بەسیە غوربەت بێرەوە، چۆن بژی من تۆ لەوێ من لێرەوە. ناسرەون هەست و خەیاڵ ئەی خۆزگە من دێوانە بام، خۆزگە دەست و پێم لە ناو زنجیرێ بایە وانە بام. زولفی سەرشانت عەزیزم کاتی هاتی شانەکەی، من گوتم سەد خۆزگە دەنگی شانە بام و شانە بام. کە زوەگاوێنە بە وردی ناژمێرێ خاڵی ڕوود، بۆ یاواتم بوو ئەو ئاوێنە بەستە زمانە بام. شەو چەق و چۆی جووتێبەی وام دەگرێ، ڕۆژێ ڕەنگە من وانە لەرزی بام، لەسەر سینگی ئەگەر لەرزانە بام. نابێ ڕزگارم لە دانەی خاڵ و داوی کەزیەکەی، من کە دەمویست قەد لە گیری دا و دانەدا نەبام. زەردەخەندەی لێوەکانت هەر هەناسێکی دەوێ، ئەو تەلسمەم پێ نەدەشکا من کە وەک شەوبانە بام. تاپەڕەنگ و پیاڵەوە لاجانگ و لێوت ماچ دەکەن، من دەڵێم قەیدی چ بوو خوایە یەکێ لەو دوانە بام. کێ هەبوو وەک شەم بسووتێ بۆ منی شەیدا، ئەگەر خۆم لە دەوری وی وەکو پەروانە بێپەروانە بام. شەو بوو ئەو بوو مەی بوو، بسکی باوشێنی ڕووی دەکرد، هەر منی بێچارە لەو ناوە دەبوو بێگانە بام. خۆزگە بۆ ئەو 52 ڕۆژەی ژیانی خۆم منیش، هەر وەکو هێدی مەلی تۆفانی بێهێلانە بام. ماڵ و سەرویستم بەجارێ وا فیدای تۆکەم وەتەن، ئەو ڕۆچیرۆک بێ لە ناوگەلدا سبەی ئەفسانە بام. ئەگەر گەنج بام و شاعیر بام، هەر باسی زولفی تۆم دەکرد، مووی تۆم لە جیاتی سونبلێ دەسک دەکرد و بۆم دەکرد. شۆخەکانی کوردستانم دەبردە لایە دام دەنان، جوانی هەموو دنیام دێنایێرە و قوربانی تۆم دەکرد. نەخشی تۆم هەڵدەکەند لە بێستوونی خەیاڵ وەک شیرینێ، بەسەرهاتی فەرهاد چ بوو منی ژەوەم بە خۆم دەکرد. ئەوی ئاوێنەی بەستە زمان لە تریفەی ڕووی تۆ دەیزانێ، لاڵ بوو دەنا پشتی مانگی وەکو کەوانێ کۆم دەکرد.
بەدووی هیلالەوە سۆفی پەڕەی هەورانی دەڕوانی بە فتوای دڵ منیش لە ژێر پەچەی سەیری برۆم دەکرد. ئەو فرمێسکی بادی تۆ ڕشتومە هێند خۆشەویستە ئەگەر ترسی شەپۆلی دەریایم نەبا وە کۆم دەکرد. شەوێک کە ئەو کۆڕی نەیاری ڕوون دەکرد بە مانجی ڕووی لە حەزرەتان وەکو شەهاب لە دەوری هاتوو چۆم دەکرد. چ بکەم عومر وەفای نییە هێدی دەنا ڕۆژێ دەهات بە نیو نیگایەکی چارەی هەزار دەردی بە سۆم دەکرد. دڵە گەرمەیلی بە دڵدارێ نەدابان نەدەبوو خەم کراسێک بوو بە بەژنی نەبڕابان نەدەبوو. مەستی ئەو خاترەیەم باتەوە جێژوانی کۆن بە دزی بایە دەستم ڕوو نەکرابان نەدەبوو. ئەو خەیاڵەی لە خەوێدا شەوێ پێی ڕادەپەڕم دڵی دێوانە بە ڕۆژ لی نەدوابان نەدەبوو. پڕ لە چیرۆکی من و تۆ بووە شار و باژێر ئیتر ئەو پەردە بڵێ هەر نەدڕابان نەدەبوو. من لە دووی یار و نەیاریش ئەوە بە دوای منەوە لەو گەڕابان من و ئەو لە منی گەڕابان نەدەبوو. هێندە ساڵەی کە دەڵێن کورد هەیە ڕزگاری دەوێ پەت و سێدارە ئەگەر هەڵ نەخرابان نەدەبوو. کورد پەچی کەوتووە بۆ دوژمنێ دیارە بۆیە خۆ بە خۆیەکێتی هەبوایە تەبابان نەدەبوو. ئەوی لەو خاکە چەکی بۆ گەلەکەی دەستدایە پڕمەترسی بوو براکەم ئەگەمابان نەدەبوو. سەری بۆ دوژمنەکەی شۆڕ نەدەکرد پێشمەرگە ژن و منداڵی وەبەر تۆپ نەدرابان نەدەبوو. کورد لەسەر مافی ڕەوای خوێن لە برینی دەڕژا دوژمنی تین و دەمی پێوە نەنابان نەدەبوو. ژەنگی هێناوە لە کالانەکەیە تیغی زوان مشت و ماڵێک نەکرابە نەسوابان نەدەبوو. خوێن مژی دەوروبەری تێر نەدەبوو ناخر کورد وەک گەلانی دی بەسەر بەستی ژیابان نەدەبوو. دڵی کۆسکەوتە بە دەردانەوە خوێنی تێزا چەند تنۆچێکی لە چاوی نەتکابان نەدەبوو. ئەی وەتەن شەرتی مەبوو هێدی لەبەر تۆ بمرێ مردبایە دەبوو پەیمانی شکابان نەدەبوو. چارەی خەمی من مەی نییە مەیخانە بڵێت چی بەو دەردەوە مەی نامگرێ پەیمانە بڵێت چی. پێم وانییە لەو غەدرە بە فریان بکەوێ کەس ئەو دۆز بووە فای بۆم نەبوو بێگانە بڵێت چی. بسکت بدە دەست شانە بەڵام چین مەخا برۆ زۆفی تۆ شنەتێکی دەدا شانە بڵێت چی. هەر عاشقە سوچیشی نەبێ دەیخەنە ئەستۆی شەم ئاگری کردوتەوە پەروانە بڵێت چی.
تاوانی منە دەربەدەری و دەردی سەری من مەلخۆی سەری خۆی هەڵگرێ هێلانە بڵێت چی شێتی قەدی تۆ شەرتی لەگەڵ چۆڵ و چیا بوو زانا بێ بە زنجیرەوە دێوانە بڵێت چی خاڵی تۆ بە پەرژین و خەیاڵ ناسک و سادە بێچارە لەناو ئەو هەموو پاوانە بڵێت چی چیرۆکی جوانی تۆ لەناو لاپەڕ و دێڕا ناگونجێ ئیتر نووسەری ئەفسانە بڵێت چی تاسەی تۆ کەدام دەگرێ دەڵێ ناخری خێر بێ هێدی لەگەڵ ئەو هەموو کۆنە برینانە بڵێت چی چەند لە دڵ پاڕامەوە هێندە بەگژ مندانەیە خۆی دەتای بسکی نەبەستێ با نەڵێن دێوانەیە هەرچی دیتم قەت نەبوو دەردێکی بۆ من پێنەبێ جا ئەگەر خاڵە و ئەگەر بسکە و ئەگەر لەرزانەیە سروە هەر هات و نیزامی زولفەکانی تێک دەدا سەیرە و دنیایە سوچی سروە سوودی شانەیە چۆن بە کۆڵێ دەردەوە داوێنی ساقی بەردەدەم من هەتا چۆڕێکی مەی لێما بێ ئەو مەیخانەیە من ئەڤینی تۆم لە دڵدا هەردەمێنێ چون دەڵێن هەرچی گەنجینەی بە نرخە هەر لە ناو وێرانەیە دڵ لە حەزرەت جوو تێبەی دەگری وە دەستم ناکەوێ چ بکەم ئاخر من لەگەڵ ئەو گڕنە منداڵانەیە بشمرم تازە لە بیر ناچێتەوە چیرۆکی من چونکە مێژووی من لەگەڵ ئەو بەندەن و کێوانەیە نەک بە تاسەی سەیری خاڵی دڵ تەمای بێبێتە دەر پێی بڵێن خۆ بگرێ جارێ هەر خەیاڵە بانەیە زەردەیەکم دیوە جاروبارێ دەگرێ دەوری ڕووی ڕوون نییە لێم هەر دروستکەی خشلەیان خەرمانەیە ئەو دەمەی ئەمن و خەیاڵ دەیکەینە شایی پێکەوە گەر ئەتۆشم لێ دیاربی بەزمەکەم شاهانەیە گەر لە جێیەک هەڵکەوت و شیمەلی یاوارە بووی مەل نییە بەستەی منە هێدی تەرەی هێلانەیە هەڵات تاو لە تاو ڕووی تۆ کشاوە ئیتر هەر هەڵدێ ڕۆژ و نایەواوە خەیاڵی من تەمای چ بوو بە زوڵفت کە تێک هاڵا لەگەڵ ئەو داوە خاوە گزینجی ڕوود هەموو جێیگرد عەزیزم لە من بۆسی لە چاوێ کردووە چاوە بە بسک و خاڵەوە تۆ چ دەوێ لێم کە ئەو داوت لەسەرە و دانە ناوە دڵێکم بوو ئەویشت برد و ئێستا هەناسەی سەرد نەبێ چم پێ نەماوە بە تێراوی دەڵێی بەژنی نەمامت لەسەر ڕووباری چاوی من ڕواوە چلۆن ئاڵۆز نەبێ بیرم کەمووی تۆ دەبینم وا لە ڕوود پەخش و بڵاوە شەوێ بۆ سەیری بەی بانگم کە چونکە بەرۆکی تۆ بە ڕۆژ هەر داخراوە ئەوە جارێگە تۆ بگرێ هەناسەم
کەوا خوونچەی دەمی تۆی پێکراوە لە هەنیە و کەزیەکانت ڕادەمێنم سرم سوورماوە من لەو هەور و ساوە ئەگەر سەد هێندەهێدی لۆمە بکرێ ئەڤینی تۆ گوڵم نانێتە لاوە